لە ڕاستیە پردەکە لە ساڵی 2019 جارێکەوە کە بڕیاری تەرخانکردنی بودجەی بۆ درا لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە بڕیاری ئەوە درا دواتر لە ساڵی 2021 کە ئەم پرۆژەیە نوقسانە ئەگەر تەنها پردەکە بێ ئەو بودجەی کە بۆی تەرخانکرا بوو 8 ملیار و 450 میلیۆن بوو لەبەرەوە جارێکی کە سەر لە نوێ ڕیدیزاینیان بۆ پردەکە کردەوە و بە هەمان شێوە داوای داخڵکردنی ڕێگاکەیان کرد و لە کاتی ئەعلانکردنی پرۆژەکە لە 26 دا پرۆژەکە بە پردی تۆقوت و ڕێگاکە و پردی سازانیشەوە هەمویان ئەعلان کرد بوو بە یەکجار لەبەرەوە بودجەکەی دوای ڕیدیزاین و دوای ئەعلانکردنی جادە و ڕێگاوبانەکانی کولفەکەی لە 8 ملیار و 450 میلیۆنەوە گەیشتە نزیکەی بە احتیاطاتۆ 31 ملیار لەگەڵ چاودێریە بەڵام بۆ کۆمپانیای سەرسیر ساکۆ بە نزیکەی 28 ملیار بودجەکەی یا با بڵێن تەندەرەکەیان بۆ دەرچووە لەبەرەوە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕیوە کە بودجەی 27 ملیار و 681 میلیۆن بۆ ئەم پرۆژەیە تەرخان بکە کۆمپانیاکە ئیحالی بۆ کراوە و ئاگادار کراوەتەوە کە بڕات بەدەم تەواوکردنی گرێبەستەکەەوە چکە گرێبەستەکەی ڕاوەسابوو لەسەر ڕەزامەندبوونی ئەنجومەنی وەزیران بە تەرخانی ئەو بڕی کە هەیە ئەو بڕی کە زیادە کە نزیکەی 7 ملیار تا 19 ملیار عفو 19 ملیارەی کە زیادە خراوەتە سەر بودجەی وەبەرهێنان بۆ ساڵی 2022 وەزارەتی ئاوەدانکردنەوە